توان بڵین لە بەشێکی زۆری ناوچەکان بەتایبەت لە سنووری پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک لە سەرەتای وەرزی بارانبارین پەڵەی نەدا. ئەمە وای کرد کەەوە هەم ترس و دڵە ڕاوکەیەک دروست بکات. دوا بە دوای ئەمەش لە کۆتای مانگی 12 تاوەکو ناوەڕاستی مانگیە کە بۆ ماوەی نزیکەی 25 ڕۆژ دابڕانێک لە بارانبارین لەسەر ناوچەکە دروست بوو. ئەمانە هەمووی هۆکار بوون کەوا ڕێژەی بارانبارینی ئەو ساڵ جیاواز بێ لەگەڵ ساڵانی پێشخۆی و بە تایبەتی پار ساڵیش بۆی کەەوە بارانبارینی ئەم ساڵ کەمتر بوو. کۆی گشتی ئەو ڕێژە بارانانەی کەوا تا ئێستا باریوە تاوەکو ئیمڕۆ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان توان بەو شێوەیە بێت لە شاری هەولێر نزیکەی 84 میلیمەتر باران تۆمار کراوە کە پارساڵ لە هەمان بەروار وەکو ئیمڕۆ نزیکەی 119 میلیمەتر بوو. هەروە لە پارێزگای سلێمانی ئەم ساڵ 236 میلیمەتر تۆمار کراوە، پارساڵ لە هەمان بەروار 286 میلیمەتر بوو و پارێزگای دهۆک ئەم ساڵ 131 میلیمەتر تۆمار کراوە، پارساڵ 242 میلیمەتر بوو. پارێزگای کەرکووک ئەم ساڵ 44 میلیمەتر تۆمار کراوە، پارساڵ لە هەمان کات 131 میلیمەتر بوو و پارێزگای هەڵەبجەش ئەم ساڵ 135 میلیمەتر باران باریوە تاکو ئێستا، پارساڵ لە هەمان کات نزیکەی 220 میلیمەتر بوو.